کێبڕکەکانی هەفتەی دووەمی خولی پلەیەکی کوردستان کۆتایی هاتوو یانەی ئاشتیش نەیتوانی بردنەوە بەدەست بێنێت لە یەکێک لە یاریەکانی کۆمەڵی یەکەمدا کە هەژیانە بەشدارن یانەی ئاشتی میوانداری یانەی کۆیەی کرد جێم یەکەم بە هێرشکردنی هەردوویانە دەستی پێکرد بەڵام یانەی میوان دەست پێشخەر بوو لە تۆمارکردنی گۆڵ و لە خولەکی 12 گۆران قادر گۆڵی یەکەمی تۆمار کرد بەڵام هەرزوو دوای 5 خولەک و لە خولەکی حەڤەدا مستەفا ئەحمەد توانی گۆڵی بەرامبەری یانی خاوەن یاریگا تۆمار بکاتەوە هەرچەندە یاریەکە بەرەو کۆتایی گێمی یەکەم دەڕۆیشت بەڵام جارێکی تری یانی کۆیە هاندران و یانی خاوەن یاریگا بە گۆڵی دووەم بێدەنگ کرد کە لەشکر شەریف لە خولەکی 35 تۆماری کرد گێمی دووەم بە پێچەوانەوە یانەی ئاشتی بە بەهێزی هاتەوە ناو یاریگا و لە خولەکی 49 مستەفا ئەحمەد توانی گۆڵی دووەمی خۆی و یەکسانی یاریەکە تۆمار بکاتەوە دوای ئەو گۆڵە هەردوویانە بە تایبەتی یاریزانانی ئاشتی هەوڵی زۆریاندا بۆ گۆڵی بردنەوە بەڵام هیچ سوودێکی نەبوو بەهۆی پەلەکردنیانەوە لە کۆتاییشدا ناو بژیوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و یاریەکەش بە دوو گۆڵ بۆ هەردوو لە کۆتایی هاتوو بە خاڵێکی ژیاری گیان چێهێشت وەکو ڕازیبوون لیان ڕازیم بەڵام چەند هەلێکی ئاسانمان لە دەستە ئەبووە یاریەکەمان بردایەتەوە و یانەی کۆیش خۆ دەزانی یەکێکە لە یانە بەهێزەکانی کوردستان کە چەند ساڵێکە لەسەر ڕکابەری بۆ سەرکەوتن هەوڵەیە یانەیەکی زۆر بەهێزە و ئێمەش حسابی تەواویمان بۆ کردو بەڵام گرنگەوەی ئێمە دوو یاری قورسمان تێپەڕان یەکەم یاریمان لەگەڵ یانی سیۆران لە دەرەوە بوو کە یانەیەکی بەهێزە و یاریگای خۆشوەم یاریشمان هەر قورس و جەدوەلەکە بیدایی لە مەسلحەتمان نەبوو بە قورسی هاو بەڵام ئومێدم هەیە بە تیپەکە لە یاریەکانی داهاتووە ئەنجامەکان بەرەو باشترکەین بە دڵنیایی و بێئومێد نین چکە یاریەکان دوو یاری کراوە جارێ یانەکانیش دوور نەکەوتونەتەوە هەمووشی نزیکە لەیەکەوە بە ئومێدیوین لە یاریەکانی داهاتووە یانەکە ئاسی بەرەو باشتر بڕاو خاڵی زیاتر کۆکەینەوە کامڕۆمە بەڕاستی هاتنە شاری سلێمانی بەڕاست چاومەرە سێ نوقتەکەی بلەوەی نادم کەمە عادل بکەین لە بیداتی دامەزرانی ئەو ساری خڕکردنەوەی فەرێقمان وێ پلەی بگەینە نایب ئینشاڵڵا بەڵام ئەو دوو یاری خوای گەورە موفەقمان ناکەوە تۆپی پێش هەموو شتێک ڕوودا لە تۆپی تێدا ئەو ڕۆکە ئەمە نانی زۆر مەمنونیشم بەو نقطەی هینایەتمەکە ئەمە لە ناو ساعەی فەرێق بەرامبەرمان لە دەرەوەی یاریگای خۆمان دوو نقطەکمان دوو گۆلیشمان کردە کە ئیمکانەتماندا هەیە کە گۆلی بکەین و بەس هەندە خەلەلی خۆمان هەیە بەڕاستی هەندە خەلەلی فەردی ڕاوەستان ناو مەلعەبمان غەڵەتە دەبێت ئیشە سەوانە بکەین ئینشاڵڵا لۆگەمەکانی داهات و چارەسەر دەکەین بەو بەرامبەربوونە یانەی ئاشتی بە یەک خاڵ خۆی لە پلەی حوتەمی کۆمەڵە یەکەم دەبینێتەوە و یانەی کۆیش بە دوو خاڵ لە پلەی چوارەمدایە هەردەڵام محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی